مەترسیەکانی مادەی هۆشبەر کە بۆتە هەڕەشەیەکی گەورە لەسەر هەموو وڵاتانی جیهان. هەرێمی کوردستانیش بەرکەوتەی ئەم مەترسی و ئەم هەڕەشەیە. ئەمانە بازرگانیان بە مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ و جۆری هیرۆین لە شاری هەولێر کردووە لە کاتی کڕین و فرۆشتن دەستگیر کراون. بەڕام هێرۆین ویستم کڕین و فرۆشتی پێ بکەم بفرۆشمە هاوڕێکم پێش بیفرۆشمێ لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر دەستگیر کرا. پشتگیری هەموو ئاسایشی هەولێر دەکەین ئەمە دەستخۆشیان لێ دەکەین ئەو کەسانەی کە دەکڕن دەفرۆشن سزایەتی زۆر توندیان بدەن. ئێستا هەولێر زۆر پێشکەوتین بە خۆی وەدیتیە. أنا أصلي من بغداد وساكن بأربية صار لي 5 سنوات. بديت أتعاطى صار لي 3 سنوات. أنا تاجر مخدرات. مەترسیەکانی مادەی هۆشبەر کە بۆتە هەڕەشەیەکی گەورە لەسەر هەموو وڵاتانی جیهان. هەرێمی کوردستانیش بەرکەوتەی ئەم مەترسی و ئەم هەڕەشەیە. بەڵام ئەوەی دەمانەوێت لە بەرنامەی شوێن پەنجە باسی بکەین ڕۆڵی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە دەمانێت بزانین چیان کردووە بۆ ئەوەی ئەم دیاردە و تاوانە بنبڕ بکرێت و سنووردار بکرێت بۆ قەڵاتچۆکردنی ئەم تاوانەش حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی هێزەکانی ناوەخۆ وەزارەتی ناوەخۆ هاوکات ئامۆژراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش چەندین ئۆپەراسیۆنی جیاواز و گرنگ و مەترسیداری ئەنجام داوە بۆ ئەوەی بازرگانانی مادەی هۆشبەر دەستگیر بکەن و سەرچاوەی ئەم تاوانە وشک بکەن. شوێن پەنجە ئەم جارە جیاوازتر لە هەموو جارێک باز لە هەوڵەکانی حکوومەت بۆ بنبڕکردنی بازرگانی و بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر دەکات. بۆ یەکەم جاریشە وەک یەکەم کەناڵ لە کوردستان 24 بەڵگەی ڤیدیۆی و ڕووداوی ڕاستەقینە و دانپێدانانی تۆمەتبار و دەستگیرکراوەکان بڵاو دەکەینەوە کە لە کاتی کڕین و فرۆشتن دەستگیر کراوە. ئەم خەمخۆری حکوومەت بۆ پاراستنی کوردستان و لای خەڵکی کوردستان بەگشتی و شاری هەولێر بەتایبەت بۆتە متمانەیەکی گەورەی خەڵک بە حکوومەت و ئاسایش کە دڵخۆشن چونکە باوەڕیان بەم حکوومەتە هەیە کە لە دەستێکی ئەمیندان و پارێزراوە. شوێن پەنجە لە ماوەی 2 مانگ بە دوواداچوون بۆ هەوڵەکانی حکوومەت و هێزەکانی ئاسایش لە هەرێمی کوردستان لە ڕوبڕووبوونەوەی باند و مافیەکانی بازرگانی مادەی هۆشبەر لێکۆڵینەوە دەکات و بە دوواداچوونێکی ورد ئەنجامەدات. بەشێک لە ئۆپەراسیۆنی هێزەکانی ئاسایشی هەولێر وەک بەشێک لە هەوڵەکانی حکوومەت و ئەنجومەنی ئاسایش بڵاو دەکەینەوە. ئەو ئۆپەراسیۆنانە لە کاتی جیاجیا ئەنجام درراوە. ئەم ڕووداوانە لە 3 ئۆپەراسیۆنی جیا پێک دێت. چەندین باند و بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر دەکرێت. ئەو ئۆپەراسیۆنانە پڕن لە مەترسی و ڕوبەڕووبوونەوەی چەکداری و هەڵاتن و زۆر مەترسیدر کە نە بە قسە نە بە نیشاندان وەسف ناکرێت. ئەو هێزانە لە پێناو پاراستنی هاوڵاتیان ڕوبەڕووی مەرگ دەبنەوە. ئەوان ناترسن و ئامانجیان جێبەجێکردنی یاسا و بڕیارەکانی حکوومەتە بۆ پاراستنی ئەو هەرێمە و هاوڵاتیان و خەڵکەکەی لە هەر مەترسیەک.
ئەمانە بازرگانیان بە مادەی هۆشبەر لە زۆری کریستال و زۆری هیرۆین لە شاری هەولێر کردووە کە بەشێکیان لە دەرەوەی شاری هەولێر نیشتەجێن. ئەمانە هەوڵیان داوا کارەکەشیان ئیستیغلالکەن لە ڕێگەی ئەو کارێک کە هەیان بووە مادەی هۆشبەریان بڵاو کردوتەوە، خۆشیان ئالوودەن بەکارهێنەرن مادەی هۆشبەر زۆری کریستال دەچێشن. ئەمە لە کاتی دەستگیرکردنی ئەم تۆمەتبارانە لە ئۆپەراسیۆنی تایبەتی هێزەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر دەست بەسەر بڕێکی زۆر لە کەلوپەل ئەو کەلوپەلانەی کەوا بۆ توانەوە و کێشانی مادەی هۆشبەر بەکاردێت هاوکاتیش بڕێکی زۆر لە مادەی هۆشبەر لە زۆری کریستال و زۆری هیرۆین. ئەمە یەکێکە لەو نمونانەی کە لە کاتی ئۆپەراسیۆنەکان کە ئەم تۆمەتبارانە کە بەجیا کاری بازرگانیان کردووە لە شێوەی باند نەبووینە، ئەمانە هەر کەسە باندی خۆی هەبووە مامەڵەیان بە مادەی هۆشبەر کردووە لە کاتی کڕین و فرۆشتن دەستگیر کراون. ئەمە زۆری هیرۆینە کەوا ئامادەکرا بوو بۆ فرۆشتن. پێشنەی تاوانم هەبووە لەسەر هەمان کار دووبارە گەڕامەوە سەر بۆ فرۆشتنی و بەکارهێنانی مادەی هۆشبەر. وعدم بە خێزانەکەم دابوو کە نەگەڕێمە سەو مادەیە دوجار کە چوون بۆ کڕین و فرۆشتنی ئەو مادەیە ئێمە سێ کەس بووین. پێشەوەی ئاسایش دەستگیرمان کاتن من هەڵاتم ویستم خۆم بکوژم، گولەی یەکەم ویستم لە خۆمدام چروشی کرد، گولەی دووەم لە پێی خۆمدا لە پێی خۆمدا و لە ترسیەوەی خێزانەکەم لەدەست نەدەم لە خۆمدا و بە سوپاسی هێزەکانی ئاسایش دەکەم کە زوو منیان ڕزگار کرد و منیان بردە خەستەخانە بۆ چارەسەرکردن. ئەمە یەکێکە لەو تۆمەتبارانەی کە لەناو ئەو باندانەی مافیایی بازرگانی مادەی هۆشبەر کە دەستگیر کراوە، ئەمە بەجیا دەستگیر کراوە. لەناو ئەم ئامێری ئەمە کارتۆنی ئامێری وایرلێسە، ئەمە ویستوێتی فێڵ دەستگامنێکان بکە کە بەم شێوەیە بازرگانی مادەی هۆشبەر بکات، بەڵام ئەو لە بیریوەی نەبووە کە چاوکراوەیی و لێهاتوویی هێزەکانی ئاسایش ئەمە ئاشکرا دەکەن. ئەمە لە دەست لە ژیرێت لە کاتی بازرگانیکردن کە دەبێت بۆ کەسێک بە ناوی میم دەوێتی ئەمەی پێ بفرۆشێت. ئەمە زۆری مادەی هۆشبەر زۆری کریستالە بڕێکی زۆریشە لە دەستی دەژیرێت و ئاسایشی هەولێر تۆمەتبار دەستگیر دەکەن کە ئەمە لەسەر فەرمانی دادوە لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر ئەم تۆمەتبارانە دەستگیر دەکرێن. من تۆمەتبار بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بە ئالوودەبوونیشی لە کاتی ئیشی سەرەتای ئیشیکردنەوەی سیارەی گەورەمەوە ئیشی تەنکەرمە بوو، هاتوو ئێرانم دەکرد، توش بووم بە مادەی هۆشبەر. لەو کاتەوە هەتا ئێستاکە لەگەڵ چەند برادەرێکار ئەو هالا هێواش هێواش دێم وەردەگرتن بۆ خۆمدا ئالوودەی ببووم دەم کێشە. ئەوەی کە تووشی بووم شتێکی زۆر زۆر خراپە، هیوادارم کەس بە کومنی بەسەرنێ. داوا دەکەم لێرەوە کەس خۆی تووشی نەکاتن لەو مادەیە، چکە ژیانی عائیلی تێک دەچێت. 100 غرام هێرۆین ویستم کڕین و فرۆشتنی پێوە بکەم، بفرۆشمە هاوڕێکم پێش بیفرۆشمێ لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر دەستگیر کرام. هەرێمی کوردستان بە یەکێک لە گرنگترین ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان لە ڕووی بەهێزی و ئارامی و ئاسایشەکەی دادەنرێت. کلیلی ئارامی عێراقیش هەرێمی کوردستان و هەولێری پایتەختێتی. دابینکردنی و ئارامیە لە ئەولەویەتی کارەکانی حکوومەتی هەرێم و کابینەی نۆ بە سۆلەکایەتی مەسرور بارزانی هاتووە کە بە ئەندازیاری پاراستن و ئارامی و ئاسایش ناسراوە. دوای ئەوەی کەوا سەرۆکوەزیران ڕایگەیان دەبێت بە شێوەیەکی بەرفراوان ڕوبەڕووی ئەم کەسانە ببینەوە کە ئەم تاوانە بڵاو دەکەنەوە، ئەم بازرگانیە دەکەن و کۆمەلگا بەرەو نابردن دەبن. دەمانوێت بزانین هەوڵەکان گەیشتە کوێ وە کاریگەری ئەم بڕیار و پاڵپشتی و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چ بووە. دەگوترێت لە ئێستادا بە ڕێژەیەکی بەرچاو سنوودا کراوە وا سزا و ئیجراعاتەکان بە شێوەیەکی تون لەگەڵ ئەو کەسان دەکرێت کە بیانەوێت ئەم مادەیە بڵاوکەنەوە یان بازرگانی پێ بکەن یاخود دابەشی بکەن. ئەگەر ڕێژگیریان لێ نەکەن لەوانە احتمالی هەیە ئەو مادە هۆشبەران دەکەویتە مارانیش کە داوا دەکەن
سێتەرە زیاتر لەسەر ئەوانەی بکەن کە ئەوانەی مادەی هۆشبەر دەکڕن و دەفرۆشن و سزایەکی تونتریان بدەن کە خەڵک تووشی ئەو شتانە نەبی زیاتر. ئێستا تەماشا دەکەی هەموو مندارە عمری 13-14 ساڵە تووشی ئەو مادەی هۆشبەرە بووە، نازانی کو توش بووە. یاخود دەبینی کاکە داک و باب ئاگیان لە ئەولادی خۆیان نییە غورفەچیان لەسەری لۆسۆر کردیە دادەنێن هەتا شبێنێ نازان ئەو کوڕە چ دەکات چ دەخوات چ ناکا. کاکە نابی دەبی سێتەرە لەسەر منداری خۆت بکەیت، دەبێت تو ئاگادار بی بزانە ئەو کوڕەت دەستە دەرێت چ دەکات چ ناکە. شبێنێ وەچی ئاسایش دەگیری دەرێ وەڵی کوڕی من بەلاش گیرە یاخود کوڕی من تۆمەتیان پێکرد. کاکە دەتو لێرە ئێستا ئاگا لە کوڕەکەی خۆت باش بدا و داوا لە ئاسایشی هەولێر دەکەین و پشتگیری هەموو ئاسایشی هەولێر دەکەین. ئەمە دەستخۆشیان لێ دەکەین. پێشکەوتی ئەو بەرنامەی لە چدایە هەر تاوانبارێک دەگیرێ پیشانی دەن بەس تەواو پیشانی بدەن، یعنی هەتا کۆمەلگا دەرسی لێوە بگری. دەستخۆشی لە ئاسایشی هەولێر دەکەین. سەرۆکی حکوومەت خودی کاک مەسرور بارزانی بۆ نەمانی دەرمان و مخەدەڕات و ئێستا هەولێر زۆر پێشکەوتی بە خۆی وەدیتیە. بەڕاستی وەزعێکی زۆر ناخۆشە تەدی بە مادەی هۆشبەر بەڕاستی ئێستاکەوا لە بنبڕکردنیدایە. زۆر سوپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئۆپراسیۆنەکان بەردەوام دەبێت لە شەو و ڕۆژ. شەمپەنجە بە وردی بە دوواداسوون بۆ شەمپەنجەی بەشێک لە هەوڵەکانی حکوومەت و ئاسایش دەکات کە ڕێگری دەکەن لە بڵاوبوونەوەی ئەو ژەهرە کە مادەی هۆشبەرە. هێزەکانی ئاسایشی هەولێر لەو ماوەی کە ئۆپراسیۆنەکانیان ئەنجامەدا چەندین باند و بازرگان دەستگیر دەکەن لە کاتی کڕین و فرۆشتندا. ئەمانە 16 بازرگانی مادەی هۆشبەرن لە شاری هەولێر لەلایەن هێزەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر دەستگیر دەکرێن. دوای ئەوەی کە ئەم تۆمەتبارانە لە ماوەی مانجێک چاڵاکیەکانیان لە ناو شاری هەولێر ئەنجام داوە بە ئەنجامدانی تاوانی کڕین و فرۆشتن و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و بڵاوکردنەوە و دابەشکردنی. ئەمە کریستاڵە کە نمونەیەکە لێرەدانراوە لە ئەنجامی کڕین و فرۆشتن لە کاتی مامەڵەکردن ئەمانە دەستگیر کراون. ئەم هێزانە ئەوانە بەشێکیان هەوڵیانداوە چەکدارش بووینە، هەوڵیانداوە ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش بۆستنەوە، بەڵام وریایی ئەم هێزانە وای کردووە نیان هێشتێ دەست بکەنەوە، هەرزوو دەستگیر کراون. ئەمە جۆری کریستاڵە کە ئەمە مرۆڤ گۆشەگیر دەکات و ناوی دەبات و وای دەکات عەسەبی بێت، دەمارگیر بێت، زۆر جار وای دەکات تاوانی دیکەش ئەنجام بدات کە هۆش لە هۆش خۆی نامینێت. ئەمە جۆری هێرۆینە، ئەمەشیان بە هەمان شێوە جۆری هێرۆینە، ئەمەشیان تریاکە کە ئەمانە نمونەی ئەو مادانن کە دەستی بەسەداژیراوە. ئەمەش بڕێکە لەو مادانە و کەلوپەلی بەکارهێنان و تواننەوە و ئەو مۆبایلانەش هەموو تاوانی پێنجام درایە و ڤیددیۆی مامەڵەی ئالوگۆڕ و شتی تری تێدایە کە باز دەکرێت. ئەمە لە لێکۆڵنەوەکان دەردەکەوێت. ئەم تۆمەتبارانش کە بازرگانی مادەی هۆشبەرن دەستگیر کراون بەشێکیان خەڵکی خواروی عێراقن بەڕەگەز عەرەب. تۆمەتبارن بە بازرگانی کردنی بە مادەی هۆشبەر لە ئێران لۆ سلێمانی و سلێمانیش لۆ هەولێرێ. ئاسایشی هەولێر دەستیان بەسەرداگرتی. أنا أصلي من بغداد وساكن بأربية صار لي 5 سنوات. بديت أتعاطى صار لي 3 سنوات. أنا تاجر مخدرات وآخر فترة قلت دا أخذ نص كيلو من مادة الكريستال أبيعها. صار سنة دخول 2 زار كش جيايمة وصيم زارمة. سەبارەت بەو هەوڵانە بۆ ڕێگری لەم تاوانە وتەبێژی ئاسایشی هەولێر باز لەو ئۆپەراسیۆن و هەوڵانە دەکات.
سەبارەت بە مەترسی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر باسی مەترسیەکان دەمانێت بزانین ئەم مەترسیان چین هاوکاتیش لە ساڵی 2023 بینیمە لە کۆنفراسی ڕووبڕبوونەوەی مادەی هۆشبەرەکان سەرۆک وەزیران ڕێزدەر مەسوور بارزانی ڕایگەیان زۆر بە توندی بە شێوەیەکی بەرفراوان کە ڕژدن لەسەر ئەوەی کە ئەم مادەیە بنبڕ بکرێت و ڕێگری بکە لە بڵاوبوونەوەی هاوکاتیش داوای کرد نابی کەم تەرخەمی بکرێت ئێوە وەکو بەڕێبەراتی ئاسایشی هەولەرسیتان کردووە بۆ ئەوەی ڕێگری بکەن و دەستگیرکردنی تۆمەتبارەکان مادەی هۆشبەر یەکێکە لە مادە مەترسیدارەکان کە ترسی دروست کردووە لەسەر هەموو مرۆڤایەتی و هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو مەترسیە و مادەی هۆشبەر هۆکارێکە بۆ ئەنجامدانی تاوان بۆ زیاتر بوونی تاوان بۆ تێکچوونی شیرازەی خێزانەکان و کاریگەریەکی زۆری هەیە لەسەر لاوازکردنی باری ئابووری خێزانەکان بۆیە ئەمە زۆر کارێکی مەترسیدارە ڤایرۆسێکی زۆر خەتەرناکە کە ئەگەر بێت و ڕێگە بدرێت بڵاو ببێتەوە لە ناو کۆمەڵگاکاندا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر هەمیشە هەوڵەکانی خۆمان شڕ کردوێتەوە بۆ ئەوەی بگەینە ئەو سەرچاوانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکەن یان ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکاردەهێنن و لە ساڵی 2023 و بە شێوازێکی زۆر باش و پلان بۆ داڕێژرا و توانیمانە زۆرترین بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر بگرین و هەمیشە هەوڵمان داوە ئەو سەرچاوانەی کە دەبنەوە هێنانی بازرگانی بە مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستانیان بۆ ناو شاری هەولێر ئێمە بتوانین سەرچاوەکان بدۆزینەوە کۆنتترۆڵان بکەین و بە فەرمانی بەڕێزدادوەر دەستگیریان بکەین وەکو لای هەمووان ئاشکرایە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوازێک پاڵپشتی ئێمەی کردو وەکو دەستگا ئەمنیەکان کە دوو دەستکراوی کردوین کە ڕوبەڕوو هەمووی ئەو کەسانە ببینەوە کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکەن یان مادەی هۆشبەر بەکاردێنن خۆشبەختانە بە ژێرەی داتاکانی ئێمە لە کۆتایی ئەم ساڵە و بەکارهێنان و بازرگانی بەکردن بە مادەی هۆشبەر بە ڕێژەیەکی بەرچاوکەمی کردووە و هەوڵەکانی ئێمە بەردەوام دەمن بۆ ئەوەی بتوانین بگەینە ئاستێکی باش ئەو کەمکردەوەی تەواوەتی ئەو مادە هۆشبەرانە و جێگەی دەستخۆشیە کە زۆر سوپاسی هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری بکەین کە بە هەموو شێوازێک هاوکارمانین و لە پێدانی زانیاری لەسەر ئەو کەسانە و داوایان لەکەین کە خۆیان بە دوور بگرن لەو مادانە کە ئەو مادانە چونکە زۆر مەترسیدارە و وەکو پێشووتریش باسمان کرد دەبێتە هۆی تێکدانی کۆمەڵگا و شیرازەی کۆمەڵگا و خێزانەکان. مامۆستایانی زانکۆ بەشێکیان لەگەڵ ئەوانەی کە لایەنی پەیوەندیدارن بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر دەڵێن ئەو هەوڵات دژمنکاریانەی دژ بە هەرێمی کوردستان کە لە کردەوەی تیرۆریستی و تیرۆریستان و زۆر جار هەوڵیان داوە کە سەقامجووری و ئارامی ئاسایش تێک بدەن یان بیانەوێت ئەم دەردوو بەڵاو پەتایانە بینە ناو هەرێمی کوردستان کۆمەڵگەی کوردی و گەنجەکان بەرەو هەڵدێر بن بەڵام نەیانتوانیوە ئەمەش ئەم بڵاوبوونەوە و دابەشکردن و بازرگانی و هەناردەکردنەی مادە هۆشبەرەکانیش یەکێکی ترە لە پیلانی ناحەزان و دژمنکارانی هەرێمی کوردستان بەڵام هەوڵەکانی کابینین و حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگاکانی ئاسایش و ئەنجومەنی ئاسایش و هێزەکانی ناوەخۆ وای کردووە ئەم پیلانانە لە ناو ببردرێن و ئەم دەستە ڕەشانە ببردرێن. ئێمە دەستخۆشی لە کابینەی نوێم دەکەین کە بەڕاستی لە ساڵی 2023 توانیان زۆرترین ڕێژەی بەکارهێنەر و بازرگانیکردن مادە هۆشبەرەکان دەژیر بکەن لە کوردستان. جێگای دەستخۆشیە بەڕاستی بۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس و گشت هێزە ئەمنیەکانی کوردستان کە توانیان ڕۆڵێکی کاریگەڵ بژێرن بۆ بەرەنگاربوونەی مادە هۆشبەرەکان بە تایبەتی بازرگانە گەورەکان. ئەگەر تەماشا بکەین لەو ساڵی ڕابردوو بە تایبەتی لە کابینەی نوێمیش توانیان زۆرترین بازرگانیکردن مادە هۆشبەرەکان دەستگیر بکەن لە کوردستان و ئەوەش کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبوو لەسەر کەمکردنەوە و دەستکەوتنی مادە هۆشبەرەکان لە کوردستان. بەڕاستی جێگای دەستخۆشیە کە سوپاس پێزانینی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەرپرسانی ئەمنی کوردستان بکەین چونکە بەڕاستی ئەو بازرگانانە بە بەرنامەی تۆکما توانیان کوردستان دەور ببینین بۆ بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە کوردستان بەڵام هێزە ئەمنیەکان توانیان ڕێگری بکەن لەو پلانە دژمنکاریە سیخوڕیانە کە بتوان گەنجەکانی ئێمە لە بەکارهێنەر و بازرگانیکردن بپارێزن. ئەو هەڵمەتانەی کە دەستگاکانی ئاسایش دەکەن بۆ بنبەرکردن و بەرەنگاربوونەوەی بازرگانەکانی مادە هۆشبەرەکان بەڵێ جێگای دەستخۆشیەوە وای کردووە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆشحاڵ بن بۆی کە
بتوان هێزێک هەیە پاڵپشتێک هەیە بۆ بەرەنگاری بوونەوە بۆ ڕێگریکردن لە مادە هۆشبەرەکان بەڕاستی ئەمە ئێمە کوڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەگە سیر بکەین و کەسانی ئەکادمی دەورێکی زۆر باڵای هەبووە بۆ وشیارکردنەوەی خەڵکی کوردستان بۆ ترساندنی بازرگانەکان وە گۆڕینی پلانەکانیان بۆ بەرەنگار و مادە هۆشبەرەکان چکە بەڕاستی ئەگەر بێ و ئێمە بەردەوام بازرگانەکان دەژیر بکەین و بیان دەینە یاسا و خەڵک بزانێت کە ژمارەیان چەندە و چۆن و بەچی یاسایەک سزادراون ئەوە تاکیدین کە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان کەمتر دەبێتەوە لە کوردستان. ئەوەی کوردستان 24 دەکا بەڕاستی ستایلێکی نوێیە لە هەرێمی کوردستان لە ڕووی ڕاگەیان و میدیای کوردیەوە ئەمەش بە پیشاندان و بە شۆڤەکردنی بازرگانان و کەسانی تاوانبار لە کوردستان بەڕاستی کوردستان 24 دەورێکی باڵای هەبووە لە بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان وە لە بۆ کەمکردنەوەی تاوان لە هەرێمی کوردستان. پێش ئەوەی دەست پێ بکەین ئەم پاسەپۆرتتان نیشان دەدەم نامەوێت دەرکەویتی چ وڵاتێکە بەڵام ئەمە پڕکرایتەوە لەگەڵ مۆری هاتنە ناوە بۆ هەرێمی کوردستان ئەمە دواتر پێتان دەڵێم سیە ئەم تۆمەتبارش باز دەکەین لەم سەیە کە ئەمانە بازرگانی مادەی هۆشبەرن ئەمەیان پێتان دەڵێم سی هینایە چۆن هاتوو پێش ئەوەی دەست پێ بکەین باز لەوە دەکەم سەرۆک بارزانی لە کۆنگرەی مێپز لە شاری دهۆک باسی لە مەترسیەکانی بڵاوبوونەوە بازرگانیکردن بە مادەی هۆشبەری کرد کە لەسەر ئاسی جیهان و بەتایبەت لە هەرێمی کوردستان ئەوەی کە گرینگە ئەوەی کە دەمانوێت باز بکەینەوەیە بە هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەکانی سەر بانزومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و دژە تیرۆری هەرێمی کوردستان و ئاسایش هەموو هەوڵێکیان داوە ڕژدن لەسەوەی پێداگرن ڕێگرن لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر بە هەموو زۆرەکانی و بنبڕکردنی مەترسیە و تا ڕادەیەکی باش دەرئەنجامێکی گەورەی هەیە و سەرکەوتوو بوون لە پلانەکانیان بۆ ڕێگریکردن لەو پیلانەی دژی هەرێمی کوردستان کە هەیە بۆ لەناوبردنی گەنجەکانمان کۆمەڵگەی کوردی. ئاسایشی هەولێر لە ئۆپەراسیۆنێکی جیاواز لە چەند کاتێک سێ تۆمەتبار دەرجی دەکات ئەمانە بازرگانی مادەی هۆشبەرن. یەکێک لە تۆمەتبارەکان هاتۆتە هەرێمی کوردستان ئەمە پاسەپۆرتەکەیەتی شوێن نمایە مۆری هاتنە ناوە و دەرچوونی نەبێت بەقەدەر هەموو ئەو مۆرانەی لەم پاسەپۆرتە هەیە ئەمە مادەی هۆشبەری جۆری کریستال هێڕۆینی هاوردەی هەرێمی کوردستان کردووە. من ئەهلی ئیرانم ئەستاریگە مازێ باشماغ من خەڵکی ئێرانم لە ڕێگای دەواازەی باشماغ سلێمانی هاتم بۆ هەولێر هەموو جارێک مادەی هۆشبەری کریستال و هێرۆینم دەهێنا لە هەولێر ساخم دەکردەوە کە چەندین جار ئەو کارم کردووە کە ئەو دەرمانانم دەهێنا قوتم دەدا دواتر لێرەوە لە دواوە دەرم دەهێنا و دەمفرۆشت کۆتا جار لە تێرمیناڵ لەلایەن ئاسایشی هەولێر دەستگیر کرام کە بڕێک کریستال و هێرۆینم لابوو من هەمیشە هێرۆین و کریستال می‌آوردم. ئەمە کۆمەڵێکە لە مادەی هۆشبەر زۆری کریستال هیرۆین ئەم تۆمەتبارە کە خەڵکی وڵات تەنها زۆری کریستال و هێرۆینی هینای کریستال یەکێکە لەو زۆرانەی کەوا مرۆڤ دەکوژێت بەهێمنی لە ناوی دەبات کە گۆشەگیر دەکات دەمارگیر دەکات ئیدی ئەمە یەکێکە لەو مادانە ئەمە لە ڕێگەی کۆمی هەڵی گرتووە ئینجا هاتوتە هەرێمی کوردستان هەر جارێکیش هاتۆتە هەرێمی کوردستان ئەوەی قودداوە لە ڕێگەی کۆمی پاشان دەری هیناوە و بازرگانی پێوە کردووە فرۆشتێتی هاتۆتە هەرێمی کوردستان بەڵام ئەم شێوازە فێڵکردنە و بازرگانکردنان ئەمە بۆی نەچۆسەر لەلایەن ئاسایشی هەولێر ئاشکرا کرا تۆمەتبار دەرجی کرا و ئەمە لە ڕێگەی هەموو ئەو مادانەشی کە باسم کرد کۆمەڵێک زۆرترین مۆری تێدایە شوێن نەمایە مۆری پێوە بێت کە هاتووە مادەی هۆشبەری هێناوە لە ڕێگەی کۆمی هەڵی گرتووە لە باشماخ هاتۆتە هەرێمی کوردستان و پاشان هاتۆ لێرە بازرگانی پێ بکە بەڵام لە شاری هەولێر بواری بۆ نەڕەخسا لەبەر بەهێزی حکومت و دەستگا ئەمنیەکان ڕێگە نەدرا بە ئارەزوی خۆی بڵاوی کات تۆ دەرجی کرا ئێستا لەدەست یاسایە.